سەرۆک ترامپ سیاسەتا لە هەمبەر پەنابەرێن نەقانونی و سنوورên ئەمریکا دەرباز dikin تونتر dike. Kuriya Başûr kêfxweşiya xwe diyar dike ji bo seredana rêberê Kuriya Bakur ji Çînê re. û pirsên ewlehiyê û paşeroja siyasî mijara hilbijartinên Tirkiyeyê. سلااف ڕێز و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کونەکشن ji dengê ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت. سەرۆک دۆناڵد ترامپ ڕێبازی توندی دژ بە پەنابەرانی نایاسایی زیاتر کردووە ئەمەش بۆتە هۆی ئەوەی بەلایەنی کەم 2000 منداڵی کە بەڵگەی یاساییان نییە لە باوانیان لەسەر سنووری مەکسیک و ئەمریکا جیا بکرێنەوە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە چالاکوانانی مافەکانی مرۆڤ و یاسادارەرانی هەردوو پارتیش بێنە دەنگ. ئەوەی تاجاران دەگمەن بوو ئێستا بۆتە شتێکی ئاسایی. جیاکردنەوەی منداڵانی بە نایاسایی هاتوونەتە وڵات لە دایک و باوکانیان. دانانیان لە شوێنی تایبەتی نزیک سنوور لە کاتێک چاوەڕوانی وەڵامی یاسایی دەکەنەوە. ئەمە ئەو تێکساسە نییە من ئەیناسم، ئەمە ئەو ئەمریکایە نییە من تێیدا گەورە بووم. سووربوونی بەڕێبەراتی ترامپ بۆ ڕاگررتنی تێپەڕاندنی پرۆسەی یاسایی و سنوورداشکردنەوەی کۆچبارانی نایاسایی و هەروەها سەختترکردنی پرۆسەی وەرگرتنی پەنابەران ناڕزایەتی لێکەوتۆتەوە. بەڵام ترامپ پاشگەز نابێتەوە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نابێتە کەمپی کۆچبەری و هەروەها نابێتە شوێنێک بۆ ڕاگررتنی پەنابەران. بەڕێبەراتی سوورە لەسەرەوە کە تەنیا مەبەستی پڕکردنەوەی کە لە بەرەکانی یاسای کۆچباریە و دەڵێت بەڕێبەراتیەکانی ڕابردوو حاڵەتی تایبەتیان بۆ کۆچبارانی بە منداڵ و بەرچاو گرت بوو. کاموکوڕیەکە لە ناو سیستمەکەدا ئاشکرا بوو و ئەنجامەکان پێشبینی کراو بوون. ژمارەی کۆچبەرانی نایاسایی کە سنووریان بەزاند تەنیا لە ماوەی 4 ساڵدا لە 14,000 بۆ 75,000 زیادی کرد. ناکرێت ئەمە بەردەوام بێت. ئێمە ناتوانین و خەڵکیش هان نادەین منداڵەکانی خۆیان یان منداڵانی تر بە نایاسایی بێننە ناو وڵات و چاوپۆشیان لێ بکەین. ترامپ بەردەوام سەرزەنشتی دموکراتەکانی کردووە بۆ سیستمی دایان ساڵانەی پەکەوتوی کۆچباری. ئێستا دموکراتەکان و ژمارەیەکی زۆر کۆماریەکان لێک نزیکن، هەرچەندە دژایەتی توندیشان بەرامبەر بە جیاکردنەوەی خێزانەکان دەربڕیوە. سەناتۆری کۆماری بێن ساس ڕێبازەکە بە خراپ و زیان بەخش بۆ منداڵان ناودەبات و دەڵێت ئەمریکایەکان لەوە باشترن. ئەوەی ئێمە وەک وڵات دەیکەین زیانێکی گەورە لەو منداڵانە و دایک و باوشان دەدات. ئەمەش هەر هیچ پێویست ناکات. ئەویش لە کاتێکدا کە چاوەڕوانی بڕیارن لەسەر داخوازی پەنابەریان. دموکراتەکان لە سەنەت بەرنووسێکیان پێشکەش کردووە ڕێگە بە جیاکردنەوەی منداڵان نادات تەنها لە حاڵەتەشی ژیانی منداڵ دەمەترسیدا بێت. لە هەماندەم ئەنجومەنی نوێنەران لەم هەفتەیە دەنگ دەدات لەسەر 2 بەرنووسی کۆماریەکان کە گۆڕانکاری لە سیستمی کۆچباری ئەمریکا دێنیتە دی و باری ئاسایشی سنوورەکان بەهێز دەکات. هەرچەندە ڕوون نییە ئایا ئەم بەرنووسانە پەسەند دەکرێن یان نا. وەزیری دەرەوەی کوریا باشوور کێفخۆشییا خۆ دیار دکە لە هەمبەر سەردانا ڕێبەری کوریا باکوور کیم جۆنگ ئون ji Çînê re îro sêşemê û dibêje her du hikûmeta Çînê û Kuriya Başûr heman armanca stratejîk heye di valakirina girava Kurî de ji çekê navokî. Karwanekî otomobîlan bawerî heye yê rêberê Kuriya Bakur ve li Bêjing paytextê Çînê hadîtin. Ev seredana heftiyekê piştî civîna bilind a rêberê Kuriya Bakur digel serokê Amerîkî Donald Trump li Singapore. Ev sêmîn care ev sal Kim Jong-un seredana Çînê dike ku hevbenda wê ya sereke tevî ku ajendeya seredana Kim nehatiye eşkerekirin lê diyar e paşa roja navokiya Kuriya Bakur dê mijara seredanê be. باری ئاسایش لە تورکیا بابەتی سەرەکیە بۆ سەرۆکی تورکیا و پارتی AKP لەم هەڵبژاردنەی 24 مانگی شەشدا. ئەمەش لە کاتێکدایە هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هۆشداری لەسەر دیموکراسی و ڕۆژی مافەکانی مرۆڤ دەدەن لە تورکیا. هەفتەمێ نێزیکبوونا ڕۆژە هەڵبژاردنان ئارتێشا تورکیا کارên serbazî li dijî PKK li Qendîlê jî encam dide. Parastina welat mijara navarûka Banka Hilbijartinên Perleman û Serokatiya Tirkiyeyê.
سەرکۆمارê Tirkiye û EKP rewşa Kurdan li Sûriye bi gef li ser ewlehiya Tirkiye dibînin û wekû alavek û mijareka giring bû berjewendiya xwe li banga helbijartinên 24 vê mehê bikartînin. Wêneyê leşkerê Tirkiye li nizîkî min bi cêbelavkirîn, Erdogan bi serkeftina siyasî ya xwe û ya partiya xwe dibîne. Şu anda mümkün işte. Me çi got, rêxistinên terorîst wê ji min bijê derkevin. Hêzên me dest bi kar kirin. Ev encama karê duristê wan kesa ye, ew ên dizanin çawa kar bikin. Ev helbijartine giringtirîn yekin her ji sala 2000. Serokkomarê Tirkiye bi awayekê hewl didit 51 sedê ji dengan bû misûgerkirina postê serokatiya û piraniya perlemanî bi dest bîne. Lê opozisyona Tirkiye dîtine ku cuda jiya Erdoganî heye. Ew dixwazin sîstemê pirêvebirina welatî perlemanî bit û giringiyê didine pirsên demokrasiya û mafê mirova û aştiya navxwî. Berbijarê hevpeymaniya birêberiyatiya CHP bû serokatiya Tirkiye û hevrikê here bihêziye Erdoganî dibêjit bû dema 16 salan Erdoganî tengeje peyda kiriye. Tirkiye pêdivî bi aştiyê heye. Nefes almak. Tirkiye dixwaze bihna xwe veke aştî divê, ewlehî divê. Xelkê Tirkiye dixwazin diravê wan qayîm be, dabaweriya wan vegere. Bêhebûna kesekî her hewar hewarê dike, ev çê nabe. Partiya Alîgira Kurdan HDP bingehekî here giring divan helbijartinan de heye. Ew hewl didit bendava 10 sedê derbas bikit û bi pê çendê rêgiriye li EKP bikit piraniya perlemanî bi dest bînet. Ku ev dixwazanca hevpeymaniya birêberiyatiya CHP jî daye. Di gotareka berbijarê HDP bû serokatiya Tirkiye ji girtîxanê de Salahdîn Demirtaş rejim bi sitemkar nav kir. Rêberê Kurd yê 45 salî ku di nav alîgirên wî û mîdya nêfneteweyî da bi Obamaya Kurdan dête navkirin got ev rewşa em têda derbas dibîn qonaxeke ji sistemê desalata yekkesiye û wêraniya mezin wê li dîf rabêt. Alîgirên HDP bihêviya azadiya Demirtaş û serkeftinê ne. Pê kêfxweş bûm bi şeqekî ve şeqê ve pê üzülmüş bûm. Feqetî meriv yani ez çi bêjim di zindana da yani yekî zindana da be wî şeklê heqê wî li nava xelkê xwe bûna ew jî. Ew jî vê seçimê vê ew kêda nav xelkê xwe da bû. Hevjîna Demirtaş dibêjit zîndanîkirina Salaheddînî bi merema dûrxistina wî ye ji gelê wî lê encam va jî vê çendê ne. Evet, bir Cumhurbaşkanı adayı olarak şu anda cezaevinde. Ew wekû berbijarekî serokkomariyê di zindanê de ye. Ew jî nîşana giranbûna kêşeyên me ne û nebûna demokrasiyê wekhevî. Wan dixwaz Salaheddîn Demirtaş bixine zindanê û ji dilê xelkê dîr bixin. Lê gelê me pitir ew hembêz dikir. Eger EKP û Erdogan dibêjin ew dixwazin sîstemekî serokatiye bihêz li Tirkiye peyda bikin lê şarezayên warê siyasetê bawer dikin ev wê li ser lawazîkirina sîstemê demokrasiya welat bit. Xalid Fettah, Dengê Amerîka. Gelo Partiya Demokrata Gelan HDP çi amadekarî kirin erê HDP raya Kurdan yek xistiye ji bo rêgirtinê li HDP rêjeya 10 sedê derbas neke AKP çi kiriye û Kurd li hember wê çi dikin ji bo bersiva van pirsan digelmen niha rastexwe giran Ozcan Nûnerî HDP lêre li Washington kekî giran gelkî bi xêr hatî. Amadekarî we çi ne we çi amadekarî kirine ji bo van hilbijartina? Neha wekî hûn dizanin em kampanya li Amerîka jî dimeşînin ji ber du nepêr hilbijartin li Amerîka jî me xilas kir. Ji bo neh rojan hemelatiyên me li ku Amerîka dêjîn rêya xwe dan û tevlê hilbijartinê bûn. Em jî rêxistinekirina wî prosesa. Ew niha li Washington yan li Amerîka li dervê welat dikirine lê di nav Tirkiyeyê çi amadekarî wan û çi yanî tiştî cudayê ku hilbijartinê berî niha û çi dikin divan hilbijartina amadekarî we ji bo çi ne? Neha em amedekariya me wisa ne. Neha namzeta me di nav xapîsê da ye. û ji bo wî jî em wek partî em gerî zêdetir bi hêz kampanya bimeşînin. Ew kepêna bês helbete ji bo yek armanca serekî be ew jî 10 sedê ji rêjeya dengan û bi dest bînin. ما بس من أو يعني أم جبوي اتفاق بهزين ديمقراطيكين جودا ده تركيا ده جبو ما أو برجرينجا جبر هيا چند سال بري ريا كردا
سەریدا 10 دەرباس نەکردبوو و ji bo wî jî HDP wek partî wek nêzîkbûyîna me di Tirkiyeda bi hêzên demokratîk bi hêzên dijbera sîstema Tirkiye disekinin em bi wan re îtifaq em ê tevlê hilbijartinê dibin. Tiştek ne normal bû yani hikûmeta Tirkiye rêda ku Selahattin Demirtaş namzedê serokatiyê ê Kurd û namzedê HDP peyamê xwe bigehîne gel bi rêya televîzyonê peyamê giha gihişt. Peyamê wî gêşt. Neha hem şawa û bitir peyam li ser çî bû? Li peyam Selahattin Demirtaş berê her tiştê di xepîsta çêkiribû. Yani ew ji bo dîroka Tirkiye zaten şermekê ye. Di dîroka demokrasiya Tirkiyeda ew wek lekeyek reş li ew dîrokê cî xwe digire. Ew peyam da vîzyona HDP ji bo Tirkiye çi bû? Ji bo Kurdan, ji bo gelên cuda cuda di Tirkiye jiyan dikin. Ew peyam vîzyona me wek partî ji bo her kesî belav kir. Selahattin Demirtaş nûnertiya wî di Tirkiye, di siyaseta Tirkiye çi ye? Ew ji bo çi namzetiya xwe da û ji bo çi pişra jî ew ji bo Tirkiye çi wateya wî heye? Ew çawa guartinên çawa çêbike di Tirkiyeda? Ew peyam di wan hebû tê de. Belê. Kekî giran yani herkes dibêje niha ev helbijartinê Tirkiye girîngtirîn helbijartin bên kirin bi taybet jî piştî derbasbûna ew guharînên qanûna bingehîn li Tirkiye ku par di referandumê de hatin pesendkirin hatin qebûlkirin ew jî ew ku deselata pitir di dest serokî û sistemê serokatiyê li Tirkiye dibe û her tişt di destê serokî de dibe. Eger hatû pêşbînî ew jî Erdogan careke dî bibe serokê Tirkiye û bawer nakin ku rewşa Kurdan xirabtir lêbê ji ber baweriya wî ji ber siyasetên wî ji ber reftarê wî yê ku li dijî Kurdan dike. Eger Erdogan cardin ew qezanç bike û bi sistemekî nû yê ku Erdogan bi xwe çêkir. Eger ew qezanç bike ne tenê ji bo Kurdan ji bo hemû Tirkiye û hemû gelên Tirkiye ew ê xirabtir bibe. Ji bo Kurdan jî ew xirabtir bibe. Ji ber em dibînin Erdogan îtifaq bi MHP ra çêkir. Ew MHP jî partiyekî faşîst e di Tirkiyede. Partiyekî netewperest e û her tim hemberî Kurdan şer kiriye. Neha em dibînin eger Erdogan ew hilbijartinê jî qezanç bike bi îtifaqê ku çêkir bi MHP ra em dibînin ku şer ew ê bidome hemberî Kurdan. Ne tenê di nav Tirkiyede di Rojava da jî di Başûr da jî Erdogan ew gotinekî netewperest, gotinekî faşîst ew ê berdewam bike û şerê xwe hemberî Kurdan her yani berva xirabbûyînê biçe. û pirsgirêk ew e ku ne tenê ji bo gelê Kurdî Tirkiye ji bo gelê Kurdê Rojava jî û Başûr jî ew pir xeter. Yani gelên dî di nav Tirkiyede ne bes ji Kurdan re yani ji gelê din di Tirkiyede ji ber demokrasî başta biçe. Yani ev çend sal em dibînin Erdogan çend careke desthilatî û partiya AKP de yani pitir helbijartin dibirin û gaşta radêk ku bitinê li serê xwe derkeve desthilat iqtidarê bêxe dest. Digotin yani egerî hindî ew ku aboriyê Tirkiye pêş di êxa. Lê niha behsê hindê tîkirin aboriyê Tirkiye paş dikeve. Ev çawa dibe? Yani ew aborî niha paş da dikeve ji ber hêzên internasyonal dibînin ku Erdogan Tirkiye baş da diçe. Demokrasiya wî baş da diçe, aborî baş da diçe û hêzên internasyonal êdî baweriya wan bi Erdogan re jî û bi desthilatdariya Erdogan re tune. Ji bo wî jî ew bandor dike, ser aborî jî bandor dike, ser civak jî bandor dike û ji bo wî ew her tim yani em dibêjin, em divir Washington jî dibînin. Washington jî neraziye ji Erdogan û desthilatdariya wî da. Kekî giran gelkî spas. Destê te xweş. Spas dikim. Spas bo hatina te û li bajarê Amed Diyarbekirê namzetên partiyên siyasî kampêna xwe germ dikin û Kurd gazin da durustkirina astangan dêxin stoyê hikûmeta AK Partî. Xebatên partiyên siyasî ji bo hilbijartinê didomin. Remz û nîşaneyên partiyan li çaraliyê bajêr berbiçavin. Partiya Dad û Geşepêdanê AKP digel namzedên Amedê di cejnê de bernama pîrozbahiyê çêkirin. Her 12 namzed li avahiya AKP cejna gel pîroz kirin. Wezîrê Berê û namzedê Rêza Yekê Mehdî Eker piştî pîrozbahiyê axaftinê kir û got partiya wan ji bo huzur û aramiyê hewil dide. İnşallah biz AK Parti olarak Doz û rêbaz û qaîdeyên partiya me AK Partiyê li herêmê ji bo aştiyê ne, ji bo biratî û dostaniyê ne, ji bo refah û geşepêdana birayên me yên Kurd, Ereb û her kesî hewil dide ne.
مدنی جنافچا بسمله هاتیه و دبیجه فیدا آک پارتیه پر گهیشتیه ملت فقیر. آک پارتیه نرن یعنی ملت فقیره پر yardım aldık mesela. Henek insan bir zulme rabu. Ve zulme kadandı. Nişaray bu kadar. Hem pır kefama. Ji aliyê din ve HDP jî li gund û navçeyan xebatê xwe didomîne. Namzedê HDP ê Amedê Selçuk Mizrakli li gundê Liceyê geriya û ji gundiyan daxwaza piştevaniyê kir. Heyeta HDP li gelek gundan bi kêfxweşiyek hatin pêşwazî kirin. Seroka HDP Licê Salîme Zengîl dibêje operasyonên leşkerî li pêşiya xebatê wan astengiyan derdixin. Buharê operasyon çêdibin hênî rê tên girtin. Em dema ku em li vê bernamekî amade dikin li gundan bigerin ji vê karê xwe bikarbînin karê hilbijartinê ê dibên operasyonê ya cene du roj cene sê roj ew berdewam dike ji ber wî em ji karê xwe dimînin karê me paş vedimîne. Namzedê HDP Selçuk Mizrakli jî dibêje ku ronahiya çavê gel rêya wan ronî dike. Kürdistan'daki en yoğun Gelê Licê li Kurdistanê rastî gelek zext û zordariyan hatiye. Lê tevbê vê zilmê sekneherê berxwedar ya wan e û li ziman, nasname û hebûna xwe xwedî derketine. Roniyet çavê wan jî wê rêya me ronî bike. Gundiyên Licê ji bo hilbijartinê hezrên xwe wiha dibêjin. İnşallah baş hare em wisa umîd dikin. و خلقی مهنه جدوی هیجان و دوی اوکا ویردایا. رای خوب دکی؟ سلای خودم سلحتنی دم کی جدم خوش جدم کی. رای خودم وی جدم کی. اوکا مغیره ما به من آدم باش قامی بدن وی رای خودم رای خودم کی. دین گره هدف گره براجی بکه. براجی ونک جمره قند بونهری گره براجی آقا پر بکن. یکی کو شرف آویه به اینکه اجدانیه به بیج از مسلمانان بیج از کردن گره دست قاب دست سلوره واره سانده. های باقورت کردستان الکورکو نوالو مسیلا. خجیجان فارقین دنگ امریکا آمد. هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی لە تورکیا گرنگیەکی زۆری هەیە لە کاتێکدا لە پاش ئەم هەڵبژاردنەوە سیستەمی سەرۆکایەتی دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەمەش لە کاتێکدایە کە پێویستە هەریەک لە لایەنەکانی کە بەشدارن لەم هەڵبژاردنەدا لە سەدادەی ڕێژەی دەنگدەن بەدەست بهێنن بۆ ئەوەی دەنگەکانیان بۆ هەژمار بکرێت. دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا بە ڕێگای سکایپ لەگەڵماندایە بۆ شیکردنەوەی زیاتر. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرچاو دکتۆر دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم دیمەنێکی ڤیددیۆی بڵاو بۆتەوە لە کۆبوونەوەی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ ئەندامانی پارتەکەیدا سەرۆکی تورکیا ڕێک داوا دەکات بە هیچ شێوەیەک نابێت هەدەبە بگاتە لە سەدادەی دەنگەکان پێت وایە هەدەپە ئەو ڕێژەیە تێپەڕ بکات؟ بەڕاستی مەترسیەوە هەیە کە تێپەڕینەکە بەڵام پێم وایە ئەم لەم هەڵبژاردنەدا پێگەی هەدەپە و ئەنجامەکانی کە بەدەستی دێنێ گرنگترین پرسیارە لە تورکیا. بەڵێ باشە دکتۆر بۆچی ینی بۆچی زیاتر جەخت لە هەدەپە دەکرێتەوە کە ئەم ڕێژەیە بەدەست نهێنن یا سەرۆکی تورکیا مەبەستمەوە جەخت دەکاتەوە ئایا تەنها لەبەر ئەوەی کوردە یان مەسەلەی تریشیتیایە؟ دوو بەرە هەیە بەرامبەر یەک وەستاوان و ئەگەر هەدەپە بربەستی 100 ڕزگار دەرباز بکە ئەوە دەبێتە بەڕاستی دەبێتە ئەو سەنگەی کە لای ترازۆکە یا ڕاست دەکاتەوە یا خواری دەکات. هەردوو لایەنەکە لەو حاڵەتەیە پێویستیان پێ دەبێت و تەنانەت هەندێک لە ئۆپۆزیسیۆن بڕیاریان داوە ئەوەی خۆیان پێی دەڵێن هەڵبژاردننی استراتیژی بەشێک لە دەنگەکانیان بە یارمەتی هەدەپە بدەن نەک لە بەرچاوی ڕەشی هەدەپە بەڵکو لەبەر ئەوەی ئەگەر هەدەپە دەلەسەتەکە دەرباز نەکە ئەوە هەموو کورسیەکان و دەنگەکانی دەچێت بۆ ئاکپارتی و لەو حاڵەتەیە ئاکپارتی و ئەردۆگان دەبن بە هێزی سەرەکی و دەتوانێت هەموو پێیان هەموو ئەوەی لە مێشکی جێبەجێ بکە بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر هەدەپە توانی بربەستی 100 دەرباز بکە لەو حاڵەتەیە ژمارەیەک زۆر پەرلەمانتاری دەبێت و لە تەک هەر لایەنێک بۆستێ ئەوە سەنگی ئەو لایەنە زیاترەکە بۆیە دەڵێم پێگەی هەدەپە و ئەنجامەکانی کە بەدەستی دێنێ پرسیارێکی هەرە گرنگی هەڵبژاردنەکانەوە ئەو داواکاری ئەردۆگانیش لەوە سەرچاوی کردەوە ئەمە پەیوەندی بەڕاستی بە شتێکی ترەوە هەیە کە هەندێک گۆڕانکاری لە قانونی هەڵبژاردن نەکراوە ئەوش ئەوەیە کە مەسەلەن
دەڵێن جێگۆڕکێ بە سندوقەکانی دەنگدان. بەڵێ ئێستش دەمویست پرسیار لەسەر ئەو جێگۆڕکەی سندوقەکانی دەنگدان بکەم دکتۆر، باشە ئەمە مەترسی لە لای خەڵک دروست ناکات بۆ دەنگدان؟ بەڵێ هۆکارەکەی ئەوان بە هۆکاری ئەمنی و هەڵبەتە تەنها کوردستانیش لێرە ئەوە نزیکەی 145,000 دەنگدەر دەگرێتەوە و لەو گوندانەی کە لایەنگیری هەدەپەن دەگوێزرێنەوە بۆ ئەو گوندانە یا لایەنگیری ئاکەپەن یان ئەوەی کە لە تورکیا پێیان دەڵێن پاسەوانی دێ یعنی جاشەکان بە وتەی کوردەواری لەو گوندانان و خەڵکەکە ناوێت بچێت لەوێ دەنگدا. شتێکی لەمەش گرنگتر هەیە ئەوش ئەوەیە کە بە گوێرەی ئەم گۆڕانکاریەی لە قانونەکەدا کراوە نوێنەری پارتەکان لە کاتی ژماردنی دەنگەکانە لەوێ نامێنەوە، تەنها کارمەندەکانی دەوڵەت کە ئەو ئەرکیان پێسپێردراوە. ئەمەش طبعاً لەبەر ئەوەیە یەکەم جارە لە تورکیا ئەو مەترسیەی گزیکردن و تەزویرکردن بەو شێوە بەرفراوانە باسی لێوە دەکرێت. بەڵێ باشە دکتۆر، لەسەر مەسلەی هەڵمەتەکانی هەڵبژاردن، ئایا هەڵمەتەکانی هەڵبژاردن تا چەندێک بە یەکسانی بەڕێوە چوو؟ ئەخر هیچ دادپەروەرێکی تێدا نیە، ئەوە زۆر ئاشکرایە. ئەردۆگان بە سەعاتان لە هەموو تەلەڤیزیۆنەکان قسە دەکەن 90% میدیای تورکیا لەژێر کەنترۆڵی حزبەکەی ئەو بزنسمانن کە پەیوەندیان بە ئاکپارتیەوە هەیە، بەڵام کەسێکی یعنی بربژێرێکی سەرۆکایەتی تەنها بۆ 2 جار هەر جاری دەداقەی پێدراوە کە لە زیندانەوە قسە بکەوە. ئەویش ناتوانانی ناوی بڵێ کەمپانیای بە هەڵبژاردن، بەڵکەوە جۆرێکە تەنها پەیامی کەسێکە کە زیندانی کراوە بە خەڵکەکەی دەگەیەنێەوە. ئەمە تەنها سەلاحەدین دەمیرتاشیش ناگرێتەوە، بەڵکو هێزەکانی تریش دەگرێتەوە، هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەرەکەی تریش دەگرێتەوە کە سەیری تەلەڤیزیۆنەکانی تورکیا بکەی، سەیری میدیای تورکیا بکەی، یعنی دەرفەتێکی زۆر کەمیان لە پێشدایە، جگە لەوەی کە هەموو هۆکارەکانی دەوڵەت و توانەکانی دەوڵەت بەدەست ئاکپارتیەوە و بەکار دەهێنرێ لە هەڵمەتی هەڵبژاردن. بەڵێ دکتۆر جەبار قادر، پسپۆڕی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تورکیا، سوپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە. زۆر سوپاس بۆش. بەڵێ لەگەڵ نزیکبوونەوەی ڕۆژی هەڵبژاردنەکانی تورکیا سەرۆک بەداوای لێبوردنەوە ئێستا دەچینە راپۆرتێکی ترمان کە پەیامنێرمان ئەحمەد زێباری بۆی نردوین لەسەر ئەو بڕیارەی لەشکری سەرۆکی تورکیا کە فەرمانی هێرشکردەیەکی لەشکری داوە بۆ سەر هێزەکانی پەکەکە و هاوڵاتیانی سیدەکان لە هەرێمی کوردستان نیگەرانی دەردەبڕن. دەچینە دەڤەری سیدەکان، ئەو شوێنانەی کە بوونەتە جێگای مەترسی بۆ دانیشتوانەکەی و گەشتیارانی ناوخۆ و بیانی بەهۆی ئەو شەڕ و گرژیانەی نێوان گەریلاکانی پەکەکە و سوپا و فڕۆکەکانی تورکیا. شوانێک گلەی و ڕەخنەی زۆری هەیە لە دروستکەری ئەم گرژی و ئاڵوزیانەی ناوچەکەی و دەڵێت کێشەی زۆرە، کێشە لە تورکی هەتاخۆ لە ئیرانی لە حدودی ئیرانی هەمووی شەوێ پازدار تێن دەگەت تورکی خۆلێکە دەنەوە ئەو منتیقان داگیر کردیە پەکەکەی فەقیریش هەر شەوێ خۆ بەردەتە توکەن دەچی نەوێری بڕۆ، ئەمەش نەوێری لە بە پەکەکەی بچین، پەکەکە ئەمە دەگری، ئەوانش پەکەکەی دەگرن، تێگەیشتی ئەوانش حیزبی دێمقۆڕاتە چی ئەوانە دەگرن. ئێشەوێ هاتم لە گۆشینیان لە مەفرەزیشیدا بوو، ئەنی چشتی هۆ نەبووە ئەمە نتوانین بچین، چەند بێری چەند شوانن لێ کوژراینە، سویستان داگیر کراینە، مەڕ دەبای پەکەکەت گومرگ لێ وەرەگری، دەچێ لای تورکیا تورکت دەکوژی، ئەچێ لای ئیرانە دەکوژی چۆ بۆ مەڕێ 1000 مەڕم هەیە، ئەو مەڕە چوە لە سەری شوانم لێگرتینە لە من حەسەن بەیجە، ئەوەی زیادشم هینای تۆ گوندە. هاوڵاتیان بەکەمی هاتوچۆی ئەم دەڤەرە دەکەن، وەک جاران نییە کە زۆر قەڵەباڵق بێت، ئەویش لەبەر بردومانی فڕۆکەکانی تورکیا و بوونی گەریلاکانی پەکەکە. ئەوان داوا دەکەن هەرچی زووە ئەم شەڕ و ئاڵوزیانەی دەڤەرەکەیان دوور بخرێتەوە و ئارامی بۆ ئەو دەڤەرە بگەڕێتەوە. هاتنەوەی ئارتەشی تورک بە قولای نزیکەی 30 کیلۆمەتر ئەوە دۆخەکەی زیاتر ئاڵۆسر کردووە، هەم بۆ کۆچەریەکان وەکو ساڵانی ڕابردوونیە بەهۆی کێشەی سیاسی و بەهۆی ئاڵۆزی ناوچەکە و بەهۆی بێگدادانی نێوان گەریلاکانی پەکەکە و جێشی تورکیا لە ڕووی گەشتیاریشەوە. شەڕی نێوان پارتی کرێکارانی کوردستان و سوپای تورکیا لە دەڤەری سیدەکان
هاوڵاتیانی ئەم ناوچەی بە گشتینی گەران و دڵگران کردووە. ئەوان دەڵێن لە شەڕی نێوان ئەم دوو هێزەدا هاوڵاتیانی ئەم دەڤەرە زیانێکی زۆری گیانی و مادی بەرکەوتووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، دەڤەری سیدەکان. ملیتانەکانی کە تورکیا پشتیوانیان لێ دەکات دەستیان کردووە بە بۆردومانکردنی شارۆچکەی تەڵڕەفعەت لە ناوچەی شەهباز زانیاری زیاتر لەم راپۆرتەدا ببینن. شینین ئەفرینێ کوژبەر ئێریشا تورکیە لە دژی هەرێما وان دەربدەر ببوون جارەکردن بوون ئارمانجا توپێن کومێن چەکداریên girêdayî Tirkiye. Malbata xilo ku ji Efrînê koçberî bajarê Tirrifetê herêma Şehba bûye ji ber vê tûbaranê birîndar bûn. دهانيفين قذيفة هاد فيديوري ماكات اسمه من ياك ريبارة وياك محمد شو زي هاد الديورجي كات وده بنجارجي كات ده بريندور بي ياك جيربا بريندور بي وياك جي سارة برين بي محمد سارة برين بي ريبارجي جيربا بريندور محمد خلو كو او لاوي خو ريبر بريندار بوون دبيجا كو توب جي آلي عزاز وهاتنا ودور بياري وهاشي روفاديكا بس بالمور مشتري ما مشتري از نوعی مربع رو قصه جاشوا جامعه مجمع ساگر دم میکرد من نوعی مو بلکه خونگی سام میکرد من نوعی مستعد خوین سر تعبیر مدور نکلا خون نوعی مربع جو بیا عجله دارد دارم شدم چی مستشفی فیلم این مثلا میگیم و واسینگی میکردی او دیوارجی رو گیو شیلی شزای دارو میکردم عفرینیان کل شهبا بونه پنابر جئیری شاسر وان بیزارن کو تاوی در بونا وان لهین جیانا وان دمترسیه دایا امرا وین ما خال خطانی خط امرا آدم برجی وکی کن تایم کدام رابن قد کی وی ما رابف کی من خوش به ما رام کدام یا الله هجای ببیر خستنه یک کو بیتر 150,000 شینین عفرینی لهرما شهبا بجهبونه پشتی کو او نچاری کوچبریا جهرما خوبون ده انجام ایشا ترکیه و کومنتون ره بسر عفرینی ده نوروز رشا دەنگی ئەمریکا شەهبا. راپۆرتەکان و گەشتیەوەی ئەنجامێک و سڤیلان لە ئەمریکا بترژە هەر وڵاتێکی دیە جیهانێ چەکی دەستی هەیە 857 ملیۆن پارچن چەکێ دەستیەن تایبەت لە جەم ئەمریکیانە. ڕابەرگرتنا چەکن سڤکیان دەستی یا بنگەهێوێ لێ جنێڤایە دووشەمبێ ڕاگەهاند و ئەمریکیان 393 ملیۆن پارچن چەکی هەنە. ئەف ژمارە بلندترە ji تێکڕایە چەکێ 25 وڵاتên lêkolîn lê hatî ئەنجامدان. هەندستان و چینێک و هەر یەکێ جوانە ملیارێک و 30 ملیۆن وڵاتی هەنە لە ڕێزین دووەم و سێمن. کۆنترۆلا چەکان مژارێک گەرمە لە ئەمریکا ji ber teqekirinan lê xwendingeh û cihên giştî. بەڵێ ئازان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەی ئایندا هەر شاد و بەختەوەر بن. خدا حافظ.